بەرزبوونەوەی ئاستی گرژیەکانی ئیسرائیل و تورکیا و ئاماژەی پشت لێدانەکەی وڵاتی قەتەر سەردێڕی بابەتێکە لە نووسینی بەڕێز حەمەدەمین سلێمان. ڕووداوەکەی 7 ئۆکتۆبر کە بووە پڕشکی داگیرستانی بڵێسەی شەڕی وێرانکەری غەزە و دواتر پڕشکی پەڕیە نێو بەشێکی تر لە وڵاتانی تری دەوروبەری، لەگەڵ خۆیدا زۆربەی ئەو گروپ و هێز و چەکدارانەی پاشکۆی ئێرانی خستە بەر دەستاڕی ئیسرائیل و تا ئەندازەیەک هاڕی بوونی. دەسەڵاتی پەلهاویشتوو و ڕەهای ئێرانی تا ئاستێکی بەرچاو لە قاڵبدا و کەم تا زۆر خەریکە دەیخاتە نێو چوارچێوەی وڵاتەکەی خۆیەوە. دەرفەتی لابردنی ئەو کۆسپ و لەمپەرانەی لە بەردەم ئەو پرۆژێش ڕەخساندیانن کە دەمێک بوو ئیسرائیل خەونی بەجێبەجێکردنیەوە دەبینی و بۆی لە کەلێنەیەک دەگەڕا هێشتا یاریەکەش ماوێتی بگاتە خاڵی کۆتایی و پێ ناچێت ئیسرائیل ئەو دەرفەتە زێڕینە و بە ئاسانی لە دەستخۆی بدات و چاوەڕوان دەکرێت کوردگوتنی ئەو هەویرە زۆر زیاتر ئاو بگرێت. هەڵبەت تورکیا کە وڵاتێکی زلهێز و پەلهاویش بووە لە ناوچەکەدا و ساڵانێکە دەست دەخاتە نێو کێشەوبەرەی نێوخۆیی هێندێ وڵات و وەک دەمڕاست و باڵا دەست خۆی ڕادەنێت، ئەردۆغان کە وەک سوڵتانێک خۆی دەبینێەوە لە دوای 100 ساڵ خەون بە گێڕانەوەی دەسەڵاتی خلافەتی عوسمانیەوە دەبینێت، ئەویش بە دەرنەبووە لە کاریگەری و دەرهاویشتەکانی ئەو شەڕاوە خەریکە لە ئاست پەلامار و سەرکێشیەکانی ئیسرائیلدا دۆشدا دەمێنێەوە و دەستەوەسان دەبێت. ئەو وڵاتە کە خۆی بە براوەی نێوگەمە ئاڵۆزەکانی سووریا و بەکەری پشتپەردەی ڕوخانی ڕژیمی ئەسەد و تاقەسوار و هەژمونداری نێو ئەو گۆڕەپانە دەزانێت ئێستا وردەوردە لە لاق هەڵکێشانەوەدایە. پلانەکانی لە سووریا بە دوایەکدا شکست دێنن و هەر ڕۆژە و لە جێیەکەوە بنکەیەکی دەکرێتە ئامانج. بۆیە ڕوون و ئاشکرا و ڕاشکاوانە ئیسرائیل دەڵێت هیچ بنکەیەکی سەربازی تورکیا لە سووریادا قبوڵ ناکەین و خەریکە بە تەواوی دەخرێتە پەراوێزەوە. کۆبوونەوەکانی ئیسرائیل و سووریا لە ماوەکانی ڕابردوودا کە وەک ئەحمەد شەرع لەو یەک دوو ڕۆژەدا ئاماژەی بۆ کرد کە لایەندێکی نزیکدا ڕێکەوتن بە دوای خۆیدا دێنە دەم چاوپێکەوتنانە، ئاماژەی بێئومێدبوونی سووریا لە تورکیا و مەیلی گەڕانەوەی ئەو وڵاتە بۆ باوەشی وڵاتانی عەرەبی و بەرەی ئەمریکا و ئیسرائیل نیشان دەدا و چاوەڕێ دەکرێت ڕووی ئەو گۆڕانکاریانە لە چەند ڕۆژی ئایندەدا لە ئەمریکا دەرکەوێت. لێدانی سەرکردەکانی حەماس دا وڵاتی قەتەر لەلایەن ئیسرائیل کە دەنگدانەوەی زۆر و کاردانەوەی وڵاتانی عەرەبی و ئیسلامی بە دوای خۆی داهێنا بەدەر لەوەی ڤێرژێنێکی نوێی ڕوبەڕووبوونەوەی دوژمنکارانە بوو لەو شەڕا کە ئێستا لە ئارادایە و وەک سیگناڵێک بۆ تورکیاش دەیەوێت بڵێت کە لە هەر وڵات و جەیەک بن دەستم پێتان دەگات و سەڵا لێدانیان ناکەینەوە. لەلایەکی تریشەوە پەیامێکی ئیسرائیل بوو بۆ قەتەر کە تاقە وڵاتی کەنداوە سوپای تورکیا لەسەر خاکەکەی و پەیوەندیەکی تونند و تۆڵی لەگەڵ ئەو وڵاتەدا هەبێت تا بگەڕێتەوە ڕیزی وڵاتانی دیکەی کەنداو و ناوچەکە بە گشتی کە لە چوارچێوەی ڕێکەوتنی ئیبراهیمیدا. هەڵبەدەوەش سەلمێنەری ئەو ڕاستەیە کە گرژیەکانی ئیسرائیل و تورکیا بۆ ئاستێکی زۆر باڵا بەرز بۆتەوە و ئیسرائیل چۆن لە منگەنەدانی باڵادەستی و هەژمونەکانی تورکیا لە سووریادا سەرکەوتوو بووە، ئاواش دەیەوێت دەستی وڵاتە لە قەتەریش ببڕێت و وەکو کورد دەڵێت دەستی لە بنی هەمبانەکە بێنێتە دەرێ.